ببورن بۆی نەمانی کارەبا پەخشەکەمان کەمێک دواکەوت دەست پێکەینەوە بە پرسیاری 52 وتمان هاوشێوەی پرسیاری 53 52 کۆیلێکمان هەیە هاوکۆلکەی خودمونەکاریەکەی دراوە 15 میلی هێنریە ئێمی سمۆڵ میلی ئەیکەین بە 15 کەڕە دەتوان سالب سێ بەرگری کۆیلەکە بەرگری ئەم کۆیلە دەئۆمە لەگەڵ بارگەگرێکدا کە بارگەگریەکەی 200 مایکرۆفارادە دوایک بەسراوە لەگەڵ بەرگێکی پوختی تریشدا کە 12 ئۆمە لێرە بوو بە 4 سوورەکەمان 4 بەشی تایە و بە سەرچاوەیەکی تەزووی گۆڕاوە بەسراوە کە جیازی ئەرکی کاریگەرەکەی 100 ڤۆڵتە بە لەرەلەری 6 هێرتز هەر یەکە لەمانە بدۆزەرەوە یەکەم ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکەی لێمەوێت دووەمی سەر بارگەگرەکە سێمی بەرگێ پوختەکە چوارەم کە لەقی باە ئەڵێن لەرەلەری ئەو تەزۆی کە سوورەکە دەخاتە باری زنگانەوە لەرەلەری ئەو تەزۆ گۆڕاو چەندە کەوا لە سوورەکە دەکات بکەوێتە باری زرنگانەوەوە زۆر باش دەستکەین مەحەلی پرسیارەکانمان دووبارە گەرسەرنج بین وەکو داواکاری دووەمی پرسیاری 43 ڤۆڵتەی کاریگەری جەمسەرەکانی کۆیلەکەی لێمە ئەبێ پێش ئەوە من پرسیار هەڵکەم بزانم لەم سوورە کۆیلێکی تایە کۆیل هەتا ئێرەیە XL هەیە لەگەڵ ئاڕیش کەواتە زێدێک واتە ڕێگریکی تایبەت بە کۆیلەکەم هەیە کە پێڵێن ڕێگری کۆیلەکە زێدی کۆیلەکە جگەلەوەش هەموو سوورەکەش ڕێگریکی هەیە کە پێڵێن ڕێگری سوورەکە بۆ ئەوەی من ڤۆڵتەی کۆیلەکە بدۆزمەوە پێویستم بە چەند شتێکە پێویستم بە XL لەگەڵ R لەگەڵ تەزووی کاریگەری گشتی سوورەکەش ئەم سێ شتە زەرورە هەبێ یەکەم شت XL بێ بدۆزمەوە بە L لەگەڵ لەرەلەر کە هەردووشی مەیە کەواتە یەکەم ئەنگاو ئەواکەم بەڵام پێویستم بە تەزووە بێت تەزووی گشتی سوورەکەم پێویست بۆ ئەو تەزووەش پێویستم بە ڤۆڵتەی گشتیە بە پێی یاسای ئۆم لەگەڵ ڕێگری سوورەکە هەمووی بەڵام ئەمەیانم نییە بۆیە هەنگایەک پێش ڕێگری سوورەکە بێ من XC بدۆزمەوە بەهۆی C لەگەڵ لەرەلەر کە هەردووشی مەیە بە یاسای 1/2 پای FC کە نای دوم XC حاضر بوو XL-شم هەبوو ئاڕی کۆیلەکە و ئاڕی پوختەکەشم هەبوو هەنگاوی سێ ئەکرێ من ڕێگری گشتی سوورەکە بدۆزمەوە دوای ئەوەی ڕێگری گشتی سوورەکەم دۆزیەوە لەگەڵ ڤۆڵتەی کاریگەری گشتی واتە جیازی ئەرکی سەرچاوەکە ئەتوانم بە یاسای ئەوم بە هەنگاوی چوارەم تەزۆکە بدۆزمەوە کە ئەم تەزووی کاریگەرەم هەبوو هەنگاوی پێنجەم ئەکرێ من ڕێگری ئەم کۆیلە بدۆزمەوە بە XL و بە R زێد بدۆزمەوە هەنگاوی پێنجەم زێدم هەبێ و ئایم هەبێ شەشەم ئەنگاو ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکەم دەست ئەکەوێت کە یەکەم داواکراوە بێ بە هەنگاوی شەشەم کەوات سەرنجمان هەنگاوی شەشەمە شەش ئەنگاوانێ من جاگەمە ڤۆڵتەی کۆیلەکە لە پرسیاری پێشوا ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکەشمان بە دوو ڕێگا دۆزیەوە ڕێگایەکی کەشە هەروەکو باسمان کرد هەنگاوی یەکەم XL-م دۆزیەوە 2 پای FL کەڕەتم کرد کە 5.7 دەکات تقریباً 5.7 دەرئەچێت بە حاسبەیەکی 5.7 ئۆم تاڵ ئەمە XL دووهەم مەڵاتی منوسیە من لێرە ئەوواکەم XC دۆزمەوە بەڵام یاساکەی 1/2 پای FC و F-ەکە و C-ەکەم هەیە کەواتە ئەمیش مسۆگەرە 1/2 پای 2.3.4 F-ەکە 6 C-ەکەمان 200 مایکرۆفارادە 200 مایکرۆ دەتوان ناقص 6 بۆش XC-م دەزەکەوێت 13 تقریبا 13.3 ئۆمەکە تاو ئەوە دوو هەنگاوی یەک تاو بوو ئیشارەت یەکەم کە تاو بوو هەنگاوی دوو تاو یەم بۆ سێ نووسراوە زێدی سوورەکە شتێکی تازە خوێنین ئێستا زێدی سوورەکە لە دوایەک بەستندا نەمانە دەکاتە R دووجا زائید XL ناقص XC بەڵام کام ئاڕە ئەم جارە ئەم ئاڕە گشتیە دوو ئاڕە هەیە لە سوورەکە کۆیانەکەیتەوە زائید چێ هەر XL ناقص XC چونکە لەم پرسیارە تاکە پرسیارە دوو ئاڕیتیە بۆی ئەم ئاڕە گشتیە بێ بەچی ئەبێ بە ئاڕی کۆیلەکە و ئاڕە پوختەکە 10 R 10 کردیە 22 دووجا XL 5.7 بوو ئەمەیان 13.3 بوو لەیەکی دەرەکەی ئەنجا دووجایەکەی ئەنجا لەگەڵ دووجای 22 کۆیەکەیتەوە ئەنجا ڕێگری سوورەکەمان دەزەکەوێت 23.3
23.3 ئۆممان ئات ئەمە ڕێگری گشتی سوڕەکەم دۆزیەوە سێ هەنگاومە بێ نابێت سێ هەنگاو شارت کردەوەمە سێ هەنگاوی چوار کە ئەبینم هەنگاوی چوار تەزووە بەڵام ڤۆڵتەی گشتی و ڕێگری سوڕەکەشمە یەکسەر یاسایەوە من بیرەکەوێتەوە بە یاسایەوەم هەلە بێ ئیتر خێرا ئەبم لە هەلکردنی سوالەکە دوا ناکەوم چکە من تازە فکرەکەم ڕێخستووە تەزوو دائیمەن کەڕەتی زێ دەکرێت کەواتە زێ دەچێتە ژێرەوە VE لەسەرەوە ئێمە بۆی لێو تێک نەچێت تەزوو دائیمەن کەڕەتی زێ دەکەواتە زێد لە ژێرەوەی لێو تێک ناچێت توانی و فکرانە بەکاربێنی سا تەقسیمی 23 باشە خۆ 4.25 تایە وانە ئەکەواتە 4.23 تایە و پوینت سێش احتیمال لە بکە ئەو پەڕی 4.3 بالضبط 4.3 ئەمپێڕەکات کاتێ بە حاسیبەیەکەین ئەوە تەزوو سێ کەنگای چارەمیش تەواو 1 2 3 4 هەنگاو ناوە زۆر باش ئێمە ئێرە سەری هەنگاوی پێنجەم نووساوە زێدی کۆیلەکە ئاگام لێ بێمە زێدی سوڕەکە بوو ئەمەی دۆزی ومەتەوە زێدی سوڕەکەیە بەڵام بیرم نەچێت زێدی چ کەش هەیە لە پرسیارەکە کە ئەویژی کۆیلەکەیە هەنگاوی پێنجەمە زێدی کۆیلەکەمان هەیە سێرکەن بزانین ئەمیان چۆن بەنسبەت زێدی کۆیلەکەوە زێدی کۆیل XLم هەیە ئارمە ئێ بۆ دوانەی دۆزینەوە بە ڤیساگۆرس R دووجا زائد XLیش دووجا ئەمە تەنها تایبەتە بە کۆیلەکە باشەوەم بۆ چییە؟ من خۆ ئەگەر زێدی کۆیلمە بێت چۆن ئەلێرە بە یاسای ئۆم تەزووم دۆزیەوە ئەگەر زێدی کۆیل و تەزوەکە مەبێ ئەم جارە بە یاسای ئۆم ڤیەکە دۆزمەوە بەڵام ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە دۆزمەوە هەر یاسای ئۆمە بەس بۆ ڤۆڵتەی ئێستا بەکارێنم دوایم ڤیساگۆرسە ئارەکەی ئاری کۆیل بەکارێنم ها ئاری کۆیلەکە دەیەکە نەک دوانزە ئەم ڕسمەوە ئیسفادە هەیە ئەو لێ تێک نەچێت دەیەکەی چێی کۆیلەکەی ئەی XLەکە بگەڕێن لێرە چیم نووسیوە XL 5.7 بوو نەمنووسیواڵی بیرمان چۆ لێرە 5.7 ئۆمەوە نەبوو 5.7 لێرە نەقڵم کردوە تاوە 5.7 دووجا بزانین زێدی کۆیلەکەمان چەند دەرەچێ زێدی کۆیل 11 لەدا 5ەکە بە حاسیبە 11 لەدا 5 ئۆم ئەمە هەنگاوی 5 بوو ئەوە تا 1 2 3 4 5 باشە کەواتە گەیشتمە شەشەم یەکەم داواکراوە کەواتە گەیشتمە تقریبان یەکەم داواکراوە ئەمە وتمان درێژترین پرسیاری ڕاهێنانەکە بوو پێدا چوونەی گشتی ئەمەیان داسای ئۆم وتمان دایمەن تەزوو کەڕەتی چێە زێت ئەها لە پاڵیایەتی ئەها لێرە تەزوو کەڕەتی زێت کەواتە ڤۆڵتەی کاریگەری کۆیلەکە ئەبێ ئەم زێدە بەڵامی کۆیل بێ چونکە ئێمە بیرمان نەچێت زێدی سوڕەکەشمانێ کەواتە ئەم زێدەی دۆزیومەتەوەی چێ بوو هی کۆیل بۆیە ئەم ڕقەمە بەکارێنمەوە بەکارنایەنم هەر ئەوەنەیە دوو جار سوال لە هەلکرد ڕایی لەگەڵی فێرەبی تەزوەکەی دۆزی بوومانەوە 4.3 بوو وابزانم بەڵام بە وابزانم نابێ بە سەیریکەی پەنجەی بخەیتە سەر 4 لەدا 3 بۆی غەڵەت نەقلی نەکەی 4 لەدا 3 زێدی کۆیل چەنە 11 4 دەی 44 تقریبا نزیکەی 50 دەرەچێەوە ئەنجامە 49.4 مەزبوطە 49.4 کەواتە تقریبا هەستم کرد کە جوابەکەم ڕاست دەرهێناوە کاتێ بە حاسیبەکەم چەرگەم 49.4 من وتم تقریبا 50 تەواو مەزبوطە کەواتە بە دوونەوە هەوڵمە حساباتەکەم بکەم دقیق دەرچووە ئێستا شەش هەنگاو تەواو حوتە مەڵێ چی بدۆزەرەوە ها حوتە مەنگاو باش ئەمە بۆ هیچ هەنگاوێکیکەی ناوێ چونکە تۆ ئەکسی و دۆزیوەتەوە ئێخۆتە زووشە هەیە یاسای ئۆمم لە بەردەسایە بۆ چێ بۆ حوتەم هەنگاو کە ڤۆڵتەی کاریگەری بارگەگرەکەیە و ئەیش هەر یاسای ئۆمە تەزوو بەڵام کەڕەتی چێ ئێکسی هەر یاسای ئۆمە بە زەنجارێ ئێکسیە نووسی تەزوەکە 4.3 بوو ئێکسیەکە 13 بوو نازانم چەند بشتی چوا بوو 13.7 بوو لامایە 13.3 نەبە 13.3 لێرە حوتم نووسیوە 13.3 بینتیا 13.3 چاولێ چەند جارێک سەیریەکەیتەوە بۆی هەڵەی حسابیت نەبێ هەرچەنە زۆر دەوری نەئەدی بەڵام کردێ چەند 51 و نیو تقریبا 57.2 ڤۆڵت باشە ئەمە چەند هەنگاو حوت ئەی هەشتم هێشتا هەشتەمیش ڤۆڵتەی کاریگەری سەر بەرگریە پوختەکە
بەرگریە پوختەکە ئەوەی ماوە ئەمە هەشتەمە یەک هەنگاومانەمێنێ بۆ ئەخیر تەزووی کاریگەر کەڕەتی بەرگریە پوختەکە یاسای ئۆمە دووبارە کەواتە هیچ شتێکی غەریبمان تا ئێستا نەخوێنەوە لە یاسای XL و XC و ڤیساگۆرس و ئۆم دەرنەچوە تا ئەم لەحزێ کەواتە سوالەکان ڕاستە دوور و درێژە چارێکێکە من خەریکە و سوالم بەڵام بەخوا سووکە نابێ لێ بترسی تەزوەکەمان 4 لە داسەیە بەرگریە پوختەکەمان 12 نەفسیان نابێ خۆت بتۆقێنی دواتر هیچ فێر نابی کە ترسای کە لە شتێ ترسایتەوە ئەبێ نەفسیان ئامادە بی بۆ ئەمانە چەنە کات تقریبان 52 51.6 ڤۆڵت 52 بنووسی ڕاست ئاخر شت ئەڵێ لەرەلەری ئەو تەزوۆی سوڕەکە خاتە باریزرنگانەوە ئەم سوڕا خاتە باریزرنگانەوە لەرەلەری تەزوەکەیە بەبزانین دەقی سوالەکە بخوێنینەوە ڕێک با داواکراوەکەی بخوێنمەوە ئەڵێ لە قەیبا لەرەلەری ئەو تەزوە گۆڕاوە چەندە کەوا لە سوڕەکە دەکات بکەوێتە باریزرنگانەوە باوکم سێرکە دائیمەن لەرەلەری زرنگانەوە کە دوێنە لە تێبینی سێم و ئەخیری دوایەک بەس ناخوێنمان لەرەلەری زا یعنی زرنگانەوە وتمان تەنها بەم یاسایە دوو پایڕێجی L لەگەڵ C L و سیم هەیە بۆ ئێمە بە یەک هەنگاو دەرەچێت و بیریش نەچێ ئەمە لە قیبائی سوالەکە تا ئەم تۆزە تا ئێرەشدادا هەنگاو بەس لە قێلف بوو کەواتەوە بەس لە قێلف بوو باوکم هەشت هەنگاو نۆهەم لە قیبا تا سوالەکە بە تەواو بۆ حسابە یەک لەسەر دوو کەڕەت 3.4 کەڕەتی ڕەجی L بزانین ئێڵەکەی چەند وتووە ئێڵەکە 15 میلیە 15 میلی هێنری یعنی دەتوان ناخسێ ئەی سیەکان 200 بوو وا بزانم 200 مایکرۆیە ئەیش 200 دەتوان سالب 6 ئەنجام تقریبا 92 ڕەنگە دەربچێ 92 هەرتز بزبط کەواتە لێرەوە ئەنجامی ئەم دابەشکردنە کە لەرەلەری زرنگانەوەیە ئەتوانی بە کورتی بنووسی لەرەلەری ز بریتە لە 92 هێرتز ئێستا دوای ئەوەی پرسیارەکەمان تەواو کرد حسابی هەنگاوەکانمان بکەین 1 2 3 4 5 6 7 8 9 ئەو ڕقم 9 هەنگاو هیچ هەنگاوێکم نەپەڕانەوە چی داوا کردووە کردومە کەواتە ئێستا دڵنیام ئەکرێ جارێکیکە چێشێکی ڕازاتەکەت بکەیتەوە بۆ ئەوەی ئەگەر هەڵەیە شتێ هەبوو پێشێکی بیگری وەکو لێرە 13.3 من لێرە نووسی بووم 13.7 گرتم خێرا پێشەوەی وەرەقەکە تەسلیمی مامۆستاکەی بەم نوعە بە دڵنیاییش تەواوە لە ئیمتیحانێتە دەرەوە هەستەکەی خوتەکانە مەزبوطە هەموویت حەل کردووە چی وتووە نایەتە دەرەوە وەڵاوە بزانم شتێکی داوا کردبوو دەرم نایەنە ئەوەی تێ ناکەوێت بەسیقەوەیتە دەرەوە لە ئیمتیحان بۆیە پرسیار حەلکردن هەنگاوەکان دەستنیشان کە خوتەی حەل ئامادەکە ئەنجا دەست پێ بکە سوپاسانەکەم بۆم کاتێکە بە دیارمەوە دانیشت بوون لام وایە لەوە زیاتر ڕەنگی ئیستیعابی بابەتەکە نەکا خوێندکار بۆیە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و ئەوەستین تا ئیشەڵا دووسبەی لە هەمان کاتە دەی بەیانی بۆ 12 بەیانی لە پرسیاری 44 45 53 54 55 56 کە هاوڕێکە ئەوش حەلەکەین و مەزوعی هاوڕێکی ژەخوێنین خوار ببگەین ئەو کاتە بەردەوامە بین لە پەخشی ڕاستەوخۆ بۆ ئەوەی خوێنکارە خۆشەویست و ئازیزەکانمان کە هەمووی کە سوکاری خۆمانە سوود لەم پشۆوە بگرن کەمانیەکە ببێتە دوو جار بە سەرچوونەوەی بابەتەکانی بۆ بە کەلۆری ئینشەڵڵا هەمووتان باوەتی خۆتان نەگەن و سەرکەوتۆ بن هەر خۆشحاڵ سوپاسانە خواتان لەگەڵ دوو پشکەش لابم بێنەوە پێمەوە ئاخیری ئەمە حەت